انشاءالله هەر بە ئاوەداریتان بینەوە خۆی هاوارە کوردستان ئاوەدار بێ. زیاتر لە چ ڕۆژ بەسەر کوژانەوەی پرشنگدارترین نەستێرەی ئاسمانی هونەری کوردی تێدەپەڕێت. زیاتر لە چ ڕۆژ دەبێت هونەرمەندی دیاری کوردستان زاهیر عەبدوڵڵا لە ئێوارەیەکی ساردی زستاندا بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە دڵی لە لێدان کەوت و چاوەکانی بۆ هەمیشە لێکرا. زاهیر عەبدوڵڵای هونەرمەند و ئەکتەر و دەرهێنەر و نووسەر ئەوەندە کەسێکی سادە و خۆشەویست بوو لە نێو خەڵکی کە هەر لە دوای ماڵاوایکردنی لە ژیاندا لە چەند خولەکێکدا هەواڵەکە گەیشتە هەموو کوچە و کۆڵانەکانی هەولێر و کوردستان. ماتەمی هونەرمەندان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ کۆچی دوای ئەو هونەرمەندە دەستی پێکرد. سەتان کەس بەشداری نوێژی مرد و کاتی ناشتنی کرد. زاهیر عەبدوڵڵا ئەوەندە تەیراوە و هەولێری خۆش دەویست کە وەسیەتی کردبوو دوای کۆچی دوایی بە کۆڵانەکانی تەیراوەدا بیگەڕێنن. دوجار وەسیەتەکەی جێبەجێ کرا و دوایین گەڕانی بە تەیراوە و شەقامەکانی هەولێر کرد و بەرەو گۆڕستانی کەس نەزان بەڕێ کرا. ئیبراهیم حەکیم هونەرمەند و هاوڕێی تەمەنی زاهیر عەبدوڵڵا لەسەر تەرمەکەی دانیشت و بە گریانەوە دەیگوت هێشتا زوو بوو کاکە، ئەم کۆچەی تۆ زوو بوو. ئەیا مەکرەم ئەکتەر و هونەرمەندی ناسراوی شاری هەولێر ئەو کات بۆ پایتەخت میدیا قسەی کرد و گوتی زاهیر عەبدوڵڵا لە دوای ساڵانی 1970ەوە دەستی دەیان و سەتان گەنجی وەک ئێمەی گرت و هێنایە نێو کای هونەری کوردی. ئەو وەکو مامۆستا و برا وانەی هونەری بە ئێمە گوت. لە 93 و 92 ئانە وای کرد کە ئەمە بینە هونەرمەند، یعنی هاتینە سەر تەختەی شانۆ سەر خوافیکە. ئەم ڕۆژخێزان و کەسوکاریە هونەرمەندە لە مەراسیمێکی شایستەدا دوای زیاتر لە چەند ڕۆژ مەراسیمی چلەی ماتەمێنیان بۆ ساز کرد و سەتان هونەرمەند و کەسایەتی ئامادە بوون و چەپکە گوڵی وەفا و ڕێز و شکۆیان لە مەراسیمەکەیدا بەجێهێشت. زاهیر عەبدوڵڵا لە ساڵی 1958 لە گەڕەکی تەیراوەی هەولێر لەدایک بووە. قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی و پەیمانگاشی هەر لە هەولێر تەواو کردو. لە ساڵی 1972 بۆ یەکەم جار بەشداری شانۆگەریەک دەکات بە ناوی ئەنجامی پوڵپەرستی. دواتر بە تەواوی دێتە نێو بواری شانۆ و دواتر وەک دەرهێنەر و درامانووس و ئەکتەر و هونەرمەند لە ئاسمانی هونەری کوردی دەدرەوشێتەوە. هونەرمەند زاهیر عەبدوڵڵا لە ساڵی 1990 کۆمەڵە چیرۆکێک بە ناوی خەرەند دەنووسێت و بڵاوی دەکاتەوە. هاوکات لە 2 ساڵەکانی تەمەنیشیدا کتێبی تەیراوە هەر بە پیاسە دەنووسێت کە بیرەوەری و بەسەرهاتەکانی ژیانی خۆی لە دووتوێی ئەم کتێبە دانووسی و بڵاوی کردەوە.